خۆشەویستان سڵاوتان لێبێت هەم کاتتان باش لەگەڵم نمەی بارانە خۆشەیە ئەم شەو من لە پارکی ئازادیم کازانین ئەوە ماوەی چەند شەوێکە فیستیڤاڵی ڕەمەزانی جاران لەم پارکە جوانەیە بەڕێواچی ئەم فیستیڤاڵە بۆ خۆی لە کۆمەڵی خواردنی جۆراوجۆر و کۆمەڵی کاری هوەری و چەندین دەستڕەنجینە خۆیە بینێتەوە. جا دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی ئەم فیستیڤاڵەیە ئێمە پێمان خۆش بوو کە شوانە لێرە ئامادە بین لە نزیکەوە ئەو خاوەنکارانە ئەوانەی لێرە کارەکەن گفتوگۆیان لەگەڵا بکەین ئەو خەڵکە بەڕێزەی کە ئێستاش هیترنانیان خواردۆ بەخوا تۆزێ جارێ چۆڵە تر تۆزێکە بەرەبەرە خەڵک پەیتا پیا بن لەم بەهارە جوان و لەم نمەی بارانەیە لەگەڵما بن بۆی کۆمەڵە گفتوگوی جیاواز بکەین بزانین تا چەند دەرفەتێکە بۆوانەی کە کارەکەن لێرە و ئەو خەڵکەش تا چەند چێژە بینن لێرەکەیان توانن لە مانجی ڕەمەزانە شەوەکانیان و پشوکانیان بەخۆشی بەسەربەرن لەگەڵم من ئەم بچمە لای کۆمەڵێک لەو کەسانەی کە لێرە کارەکەن سڵاوتان لێبێت بارانی چاک لیگەم خۆشە نمە بارانی بەهارە سڵاو لێبێت سڵاوتان لێبێت من دەستخۆشیتان لێکەین بەڕاستی ئەم فیستیڤاڵی ڕەمەزانی جارانەگە بگەڕێنەوە بۆ باو باپیرانمان کۆمەڵە تایبەتمەندی خۆیە بوو بەڵام کورسات هەمیشە بە هەرچی خۆی زانیوە کە هەمیشە دەرفەتێ بخاتە گەڕ بۆ ئەوەی کە ئێوەی خاوەنکار توان لێرەیە کۆمەڵی بەرەمی خۆتان ساکەنەوە توان کاتێکی خۆشیش لەگەڵ خەڵکا بەسەر بەرن زانین تۆ چەند شەو لێرن فیستیڤاڵەکە چۆنە بەلاتەوە وەکو کارکردنی شوان بەڵێ بەخێراتە سەر چاوان چاوان ئەی بۆ برنج و فاسولیایەک شتان ئەو بۆ دوای لایفەکەی ئینشاڵڵا لە خزمەتانی خوا بەخێر بەسەر چاوان ئێمە بە خۆشحاڵیەوە کە ئەم فیستیڤاڵە تایبەت و جیاواز و جوان و ناوازەیە کرایەوە لێرە پێمان خۆش بوو لێرە بەشدار بین و الحەمدولیلا کۆشتی ژمارە 1 و ژمارە 2مان گرتووە بوو مەبەستەی کە زۆر تامەزرۆی ئەم فیستیڤاڵانە بووین زۆر بەلامانەوە گرنگ بووە کە فیستیڤاڵی جاران وەکە لە جاران لە ڕەمەزانە کراوە ئەو تایبەتمەندیانی ڕەمەزانای جاران هەی بووە بۆ چالێکی جوانانی کە لێرە پێشەکەژەکرێت ئێمەش توانین لەگەڵ ئەو جەوە تایبەت و ئەو چالێکی جوانانە خزمەتێکی بەشداربووام بکەین باچا یاخود بە برنج و فاسۆلیا یاخود بەم بەرهەمە ناوازانی نەورەس کە هەمووی لێرە بە گونجاوترین سار و باشین کوالێتی بردەسن ئەو برنجەی لێتان ناوە بەرهەمی نەورەسە ڕاستەوخۆ ئەگەر دیقەت بن هەمان برنجی کە لێمان ناوە هەمان جۆر لە تەنیشتەوە ئەڕز کراوە لە تەنیشتی ئەڕز کراوە هەمان جۆری ئەو برنجەی کە ئەڕزمان کردووە ئەنی ئەوەی کە لێمان ناوە لە تەنیشتی و ئەڕزمان کردووە دەستەکانە خۆش بێجا من پێم خۆشە بێمە ئێرە شاین جانەگە لەگەڵ ما بیت ئەم بەرهەمانەی کە لێرەیە ئامادەن بەرهەمی ئەمانن کە نەورەسە هەم لە ڕووی برنجەوە کە ئێستا لیان ناوە کۆمەڵێ بەرو بوون ئەم فاسۆلیایە منۆکە کۆمەڵێ بەرەمی ترە باشن ینی گە تۆزە بیتە نزیکە باشن هاوڵاتیان ئەوە پیان خۆشە لە بەرچای خۆتان بەرەمەکانیان بۆ خەنە بەردەم و بەدوایانتوان بیبن خەڵکە لێرە ئەیبینێ بۆ نمونە لەوانەیە ئەم فاسۆلیای تاقی نەکردبێتەوە بەسکە من ڕاستەخۆڵە مەتوانین تاقیکەیت و ئەنجابی بێ ئەو کاتە هەم خۆشحاڵە بێ ئەم لە کوالێتێکی دڵنیابێ ئەو کاتت بە دڵنیاترەی بە ئەڵێ وڵات هاون کرد و بە دڵم بوو خۆش و ئەنجابابی بم ئەنی ئەوە نییە بە کوێرانە یاخود نەزانێت تامەکەی چۆنە نەزانێت کوالێتێکی چۆن و ڕاستە خۆ بیکڕێ ئەیخوا دەستان خۆش بێ و هەر لە شتان ساغ بێ و هیواداری کە بتوانین بەرەمەکانتان ببێتە مای خێر بۆ خۆتان و بێتە مای باشیش بۆ ئێمە هاوڵات زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس جا ئەمە بۆ خۆیان چەند کەپرێکن هەموو بۆ مەڵێ بەروبوومی تایبەتی کەشیان هەیە نەورەس و کۆمەڵێ بەرەمی قاوە و چاو بەرهەمی تریان هەیە بەس ئیتر ئەمان بەجێڵی نەچینە کەپریکە زۆر سپاس لێرەیە چەندین کەپری کەشمان هەیە گەر ئاوا شاینجان بۆ سەرپشانی بەی کۆمەڵێک لە خواردنی زۆر تایبەت ئێساینەم کەپریان کە تامی فرێش بابزانین تامی فرێش چیان بۆ ئامادە کردوین و چۆن پێشوازی لا وڵاتەنەکەن سڵاو لێبێت ئەم کاتەوە باش جەنابەت لێرە بەشداری لێرە کە شەربەتێکی فرێشت بۆ هێناوین ئەم شەربەتەی تر بە جۆرە میوە جیاوازەکان لەبەر دەستایە و خەڵکیشی تر کە بەربان کاتەوە بەخوای تەمەنی حەز لە شەربەت و خواردنەوە گازی وانەیە نییە ئایزگاشتە فرێشەکان بخوا ئەگە باسی چۆم شەربەتەمان بۆ بکەین سەرەتا بەخێر من سەرچاوم شەربە ئێمە وەکو کۆمپانیای تام فرێش هەر ناوەکە عیبارەتە لە ئیشەکەمان ئێمە وەکالەتی شەریکەی سانینسمان هەیە کە شربەتێکی فرێشە بە ستانداردی ئەڵمانی دروستەکرێت لە پێکهاتەی میوە فرێشەکانە بە چەندین تامی میوەی جیاواز هەمانە بۆ منە مانگۆ و ئەنەناس و سندی و قۆخ و
پرتەقاڵ و لالەنجی و ئەمە نشکە میکسن تێکەڵی میوەکانە ئەمانە بەجیان ئەوانە میکس بەڵە ئەمانە بەجیایە ئەوانە میکسەوە ئەم شربەتە شتێکە جیاکاتەوە لە هەموو شربەتەکانی کە پێکهاتەکەیەتی کە هەمی سروشتیە هیچ مادەیەکی زیان بەخشی تیانە و بەم شێوازە ستریل کراوە سەری قوتووەکە بۆ ئەوەی کە پیس نەبێت بەم شێوازە ئەین تۆ ئەم ئەلەمنیۆمی پێوەیە لای ئەدەیت و پاشان هەڵی ینی ئەمە بە هیچ شێوازێک پیس نابێت ئەمە جیاوازیەکانە و تامەکەشی ئێستا حەزەکەم هەر هەڵیشی بچڕم بۆ ئەمە پارچەی میوەکەشی تایە بۆی بەم شێوازە بۆی پارچەی میوەکانی غازە بەڵێ غازدار نییە میوەیەکی فرێشە بۆ ئەوەی بینین بەڵێ ئەگەر بیبینن ئەو پارچەی هەر ڕەنگی میوەکەش ینی ڕەنگێکی زیایتیانە ئەمەش پارچەی میوەکەی جا فەرمو هەر حەزەکەم تێستێکی بکەیت و فیدباکێکمان پێبیتەوەکە ڕائچیە لەسەر ئەو تامە سی بە چێژە ئەوە هەموو تامەکانی کەشی وایە هەر ئەو تامە نییە ئمە بەم شێوازە لێرە تێستیەکەین بۆ سەردانکەرە بەڕێزەکان کە سەردانەکەن لێرە تێستی یەکەن خۆیان ئەمەیان پرتەقاڵە ئەوە هەڕێک پرتەقاڵێکی سندی بەڵێ سوورە ینی فرێشە و بەبێ غازە و ئەتوانن ئێوە بێن بەبێ ترز منداڵ بیخوا گەورە بیخوا شەربەتێکی فرێش جنابەت هەستت پێکردکەی چۆنە من خۆم زۆر ڕاضیم یان شتێک ناخۆم تۆزێک غاز و شتی تیاابێش یان شەکری زۆر ئەمە شەربەتێکی زۆر فرێشەیە من دەستخۆشیتان لەکەین جابا باسێکی بکەین ئەم جۆرە فیستیڤالانە چەند گرنگە بە تایبەتی لە شەوانی مانگی ڕەمەزانە بۆی خەڵک هەم بتوانێت بێ کۆمەڵێک پێداویسی هەم بتوانێت پشوویەک بازین ڕۆژەکەی بۆ خۆی ماندووە بەدڵنیایی هەر فیستیڤالێک دوو لایەنی هەیە لایەنێکیان بۆ ڕۆبزنسەکەیە بۆ بازرگانەکانە کە ئەمە سوودێکی ئەجگار زۆری هەیە بۆیان لەبەرەوەی هەم بۆ ناسانی بەرهەمەکانی هەم بۆ فرۆشتن و بۆ بازاڕکردن و تێکەڵبوون لەگەڵ مشتریەکانە تۆ بزانانی مشتریەکە چی پێویستە ینی ئەمە زۆر گرنگە و ئەو کەسانش کە دێنە ئێرە لەم ڕۆژگارەیە بەداخەوە ینی وەزعێکی ناخۆش لە چواردەورمان هەیە خۆی گەورە کوردستان بپارێزێت کە دێنە ئێرە یەکەم کات بەسەرە بن شوێک ئەدەن جەوێکی خۆش ڕخسێنراوە لێرە و ئەو شتانش کەمە بەستیانە بە نرخێکی گونجاوتر لە کاتەکانی کە لە شوێنەکانی کە بەدەستیان ئەگاتوەتوانن بیکڕن بەڵە بەدڵنیاییەوە ینی هەمووی کە لێرە ئەوەی کە من لێرە تێبینیم کردو هەرمی جیاوازی نرخی هەیە لەگەڵ ئەو نرخی کە لە مارکێتەکان هەیە بۆ لەبەرەوەی لێرە ڕاستەوخۆ بە هاوڵاتیە فرۆشەوە بەستێتی شتەکە بناسیێنێت زیاتر یعنی ئەوە بەسمانە شتەکە بەو کوالێتیە بچێت لە دەستی خەڵک ینی جیاوازیەکمان کردووە لەگەڵ ئەو نرخی کە هەیە لە مارکێتەکانە و هەموو هاوڕێیانیش کە لێرن نەکەر ئێمە یاخوا دەستان خۆش بێ و هەر سەرکەوتوو سپاس بۆ شەربەتەکەتان زۆر بەتەوە ئیشەڵا نزیکن لێتەوە دەست خۆش بێ جا ئەوەی جێگەی دڵخۆشیشە لەگەڵ ئەوەی ئەم فستیڤالە بۆ خۆی خۆمەڵێک خاوەن کار لێرە بەشدارن زۆر دڵخۆشم کابینم خانمان و کچانیش لێرە کاریان هەیە ئیشەکەن شوێنی تایبەتی خۆیان هەیە جەم پێم خۆش بوو لە نزیکە خۆیان بدوێنم زام تا چەند دەرفەتێکە بۆوان کە بتوانن کاری باشتر و باشتر بکەن ساچمە لای یەکێک لە خاتونەکان چۆن سڵاتان لێ بێوەرن دوور مەکەونە بزانم حەستان لە چیەوە کاوەتان داوا کردە بوو قسە ناکەن باشە هاتن سڵاو لێوێت ئێمە دەستخۆشیت لێکەین خاتونێکتە لێرەیە کارەکەی شتەکانیشی هەمووی شتی ناسک و کچانە و ئەمانەی من پێم خۆشە پرسیاریەوە لە تۆکەم تا چەند وەکو خاتونێک دڵخۆشی بۆی کە بەشداری لە فستیڤاڵێکی وایە و کۆمەڵێک لە شیرینی و خواردنەکانت داناوە لێرە شەوانە خەڵک گەزەوە بێگومان ئەوە مای سەربەرزی و دڵخۆشیە بۆ هەموو ئافرەتەکان کەم نیشەکەکەم لەو خاتونانەی کە هەستان بە بەشداریکردن لەم فستیڤاڵەدا وەکو کەسێک کە بەشدار بوون لەم فستیڤاڵەدا بێگومان مای سەربەرزی و دڵخۆشیە بۆ هەموو ئافرەتەکانی دیکە و هەروەها دەبێتە هۆی مایەی هاندان بۆ خاتونەکانی دیکەش کە بەشداری بکەن بەم شێوازە دەیوادارین هەر سەرکەوتوبی بە هیوای ئەوەی کە بتوانی بەروبوومەکانیش هەم لە شیرینی و بیریشمان نەچیتر جەژنەها خەڵک کلێتی پێویستە بۆ نێو ماڵەکانی خۆی بەرە جەژ نەچین وەرنە ئێرە لە فستیڤاڵی بۆ ڕەمەزانی جارانە ئەیترەزانین کارێرە کۆمەڵێک لەم شیرینی و نوقڵانە هەیە لای ئەم خاتونە بەڕێزە بەردەستە بە هەموو تامە جیاوازەکان ئەتوانن بێن لێرە بیکڕن و وەکاتێکی خۆشیش بەسەر بەرن چایەک شەربەتێکیش بخۆنەوە دەست خۆش بێ خاتون و لەگەڵ هەموو ئەم خاوەنکارانەشە من پێم خۆش بوو خاتون بۆ دوورکەوتیتەوە
ها باشە کۆمەڵێک لە خانمان لێرن کاری زۆر جوانی هوەریەکەن یعنی بۆی هاوڵاتیان دڵخۆشکەن من پێم خۆش بوو ئێستا خێزانێ لێرن بچمە لای ئەمان سڵاوتان لێبێت سڵاو لێوەش بێ بەخێر بێن باشە نەحواڵتان کچە جوانەکەیان داناوە ئەم خاتونە کاری نەخشاندنی بووەکە کچە جوانەکە چۆنیت باش یاخوا باش بیت ئەمە جێگەی دڵخۆشیە کە بزانین ئەم خێزانانە دوای بەربانگێنە ئەم فستیڤالە ئەگەر خواردنێ بخۆن یان شیرینێ بکڕن حەزەکەن مناڵانیش بەشێک بن لەم فستیڤالە ئەوەیە کە کۆمەڵی کاری هوەری لەسەر دەموچاویانە نەخشێنن و هەوڵێن کە دڵخۆشیش بۆ مناڵەکان بێ دەستت خۆش بێ خاتون فەرمونی ئەو دانیش سراحەتی خۆتان وەرگرن پێمان بڵێ ئەم فستیڤالە تا چەند ئێوە بنە دڵخۆشکردن بۆ منداڵان بۆ کەسانی گەورە بۆ گەنجان و ئەمە دەرفەتێکە بێ کە بتوانن ئێوە لەم فستیڤالەیە بەشدار بن و کاری جوانیش بکەن فستیڤالەکان بۆ ئێمە زۆر باشن لە هەموو کار و چالێکێکی فستیڤالەکانە بەشدارە بین و کوسولی فەیس پەینتین گا ئیشی خەنەی دەستی شەکەین لەگەڵیا لەگەڵ فەیس پەینتین گە بۆ مناڵەکان بێ بەرامبەرە هەوڵین لە فستیڤالەکانە مناڵ بێبەش نەکەین خۆتە زین لەم سەرتا ئەو سەی کۆشەکان بڕی خواردنە جلوبەرگە ئەکسواراتە شتیتە بۆ گەورەیە با مناڵەکانی بێبەشن چکە لەگەڵ دایک و باوکو خێزانێ دەرم ئیلا مناڵێکە لەگەڵا بێ مانەی دڵی ئەوانیش خۆشکەین گە بێ بەرامبەرە بە فریش ئیشان بۆکەین یاخوا دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس ئێتە مناڵان چیان بەدڵ بێ لەو دەموچاوانەوە بۆیانەکە خوانی کەنوویتر جاریە پێشماڵە ڕسمێک خێرا بۆی دەرەکە یان پێیەتی یەکتر بۆ یەکێشینە سەر دەموچاوی زۆر بە حەزەکەی ڕسمی چی بکەن لەسەر دەموچاوت ڕسمی کەروێش کاروێشێکی جوانە بۆ کاتادە باشە یاخوا دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ سپاس بێگومان ئەمە جێگەی دڵخۆشیە کە ئەبینین لێرە ئیتر تۆزێک لەوانەیە هەست بە چۆبەستری خەڵک ئێستایەت و ئەوەی کە گرنگە بەشدار بن لەم فستیڤالە ئەم فستیڤالە بۆ خۆی تام و چێژێکی تایبەتی هەیە و ئێمەش وەکو دەستگای میدیایی کورسا کە سپۆنسەری میدیاییە لەگەڵتانە بین بەردەوام کە بتوانین کارەکانی ئێوەی خۆشەویست وەکو خاونکارەکان ئەو هاوڵاتیە بەڕێزانەی کێنێرە توانن چێژێکی خۆشی لێ بەسەر بەرن هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازین هەر لە خۆشییا بن و ڕۆژوو تاعاتی هەموو لە یەکیش قبول بێ خواتان لەگەڵ